ئازیزانم لەگەڵ ئەوەدا ڕێکخراوی ئیخوانن موسلیمین لە زۆرێک لە وڵاتانی عەرەبیدا ڕێکخراوێکی قەدەغەکراو بوون، بەڵام لە وڵاتی ئوردوندا یەکێک بۆ لەو ڕێکخراوانی کە هەمیشە دەنگێکی بیستراویان هەبووە. لە ئێستادا ئیخوانەکانی شانشینی ئوردون لە هەوڵی ئەوەدان کە هەنگاوی زیاتر بنێن، بە تایبەتی لەم کاتەدا کە زۆرێک لە دانیشتوانی وڵاتی ئوردون داوای بەشداریەکی زیاتر دەکەن لە نێو دەسەڵاتەکانی ئەم شانشینەدا. داوای ئوردونیەکان بۆ گۆڕانکاری بەهێزتر بۆ سەختی ئابووری تاوی داوەتە ئەو داوایانە بە شێوەیەک هەندێک جار دەبنە گرفت بۆ ڕژێمی پادشایەتی وڵاتەکە. بەڵام ئیخوانن موسلیمینەکان کە ڕێکخراوەی ترین هێزی سیاسین لەوێت دەڵێن گۆڕانی ڕژێمیان ناوێت. نمر العساف یەکێکە لە گەورە کاربەدەستانی باڵە سیاسیەکەی ئیخوانەکانی ئوردون. ئێمە بزوتنەوەیەکی ئاشتیخوازین و داوای ریفۆرم دەکەین لە ژێر سایەی ڕژێمی پاشایەتیدا. لەوە تای دامەزرانی ئیخوانەکان لە چلەکانی سەدەی ڕابردووەوە لقی ئوردنی ئەم بزوتنەوەیە بە نەرمی کاری لەگەڵ حکوومەتدا کردو و پەرەی بەخۆی داوە. بەڵام بەهاری عەرەب و شەڕی ناوخۆی سووریا هەندێکە بۆ ئیخوانەکانی ئوردون. ئۆرەی بڕەنتاوی شیکەرەوەیەکی سیاسیە. زیاتر لە ساڵ و نیوێکە چاوەڕوانن تا بزانن چی ڕوودەدات لە سووریا، چونکەوەها هەز دەکەن ئەگەر ئیخوانەکانی سووریا گەیشتنە دەسەڵات ئەوە تین و گوڕگیان دەداتێ. تەنانەت هاوکاتی ئەوەی ژماری پەنابەرانی سووریایی کە بۆ داڵدەدان ڕوودەکەنە ئوردون هەروە دێوزیاد دەکەن ئیخوانەکان کە چاوێکیان لەسەر قەیرانی سووریایە دەڵێن بەشداریەکی چالاکیان نییە لە سووریادا. نمر العساف دەڵێت هیچ جیهادیەکیان نەناردوو بۆ شەڕ هەرچەندە بە مافێکی ڕەوای خۆشیانی دەزانێ. ئەڕەنتاوی دەڵێ هەر جۆرە هەندانێک کوردبی نییە و ئەو جنگاوەرانی ناگەڕێنەوە وەک ئەوەی لە عەرەبستانی سعودیە دەکرێت دەکەونە سەر ئەوانەی پشتیوانیان کردوون. هەمان ڕێبازە و چاوەڕوانی گەشتن بە ئەنجامی جیاواز دەکەن کە دەیانەوێت بچن بۆ شوێنێکی تر، ئەمەش وازیەکی گەوجانەیە و ناو بە ناو دووبارە دەبێتەوە. ئامانجی سەرەکی ئیخوانەکان نادیارە، هەمان ڕوانینی ئیسلامیەتون ڕەوەکانیان هەیە و دیالۆگ لەگەڵ ئەمریکا و ئیسرائیلدا ڕەت دەکەنەوە وێڕای ئەو پەیماننامە ئەشتی لە نێوان عەمان و تەل ئەڤیڤدا هەیە. العساف دەڵێت ئەمە دەگۆڕێت کاتێک ڕۆڵی پێشەنگی سیاسیان دەبێت. شتەکان جیاواز دەبن، پێویستە سەر و سەودا لەگەڵ جیهاندا بکەین جا پێت خۆش بێتیان نا. بەڵام پەیمانی دیالۆگ لەگەڵ ئیسرائیلدا شتێکی متمانە پێکراو نییە هەر هیچ نەبێت بۆ ئایندەیەکی نزیک. لەوانەیە ڕیفراندومێک لەسەر ئەو پەیماننامەیە بکەین و گەلی ئوردن دەتوانێت بڕیاری خۆی بدات. زۆرێک لە ئوردونیەکان بە ڕەچەڵک فەڵەستینین، بۆیە پێشبینی هەندێک گۆڕانکاری دەکرێت. دژەبەرانی ئیخوانەکان گەشەکردنی ئیسلامیەکان لە ئوردون و لە سەرانسەری ناوچەکەدا وەک گڕفاندنی سەرهەڵدانەکانی جیهانی عەرەب دەبینن. ئەڕەنتاوی لۆمەی وڵاتانی کۆنەپارێزی وەک عەرەبستانی سعودیە و قەتەر دەکات. بە تێڕوانینی من ئەم وڵاتانە بەشێکن لە شۆڕشی چەواشە بەرامبەر بە بەهاری عەرەب. ئیخوانەکان بیرۆکەی پیلانگەران ڕەت دەکەنەوە و گەشەکردنی خۆشیان دەبەستنەوە بە خواستی خەڵک و ئاستی جەماوەریان لە ناو گەلی ئوردوندا.